لە ئێستادا ڕۆژانە هەمومان بەڕاستی ژیان وایلاتەوە پێویستەکە ئۆتۆمبیل بەکاربێنین و بچینە سەر کارەکانمان یاخود کاروباری ڕۆژانەمانی پێ ئەنجام بدەین و لە ئێستاژە چەندین ڕێکار هەیە بۆ ئەوەی کە زیادەڕەوی یاخود تیژڕەوی لەسەر شقامەکاندا نەهێڵڕێ بۆیە چەندین شێواز دەگیرێتە بەر لەلایەن حکوومەتەوە یاخود کۆمپانیەکانەوە بۆ زیادەڕەویکردن یەکێکیش لەو بابەتانی کە لە ماوەدا زۆر باس و خواسی لێوەکرا کامێرای پوینت تو پوینت یاخود خاڵ بۆ خاڵ بوو کە جۆرێک لە ناڕەزایەتی لێکەوتەوە و باس لەوە دەکرا ئەم کامێرایانە بەڕاستی جۆرێک لە زیادەڕەویتیایە بەڵام دوجار هەمومان دەمانەوێت لەو سەرپێچیانە خۆمان بپارێزین چ کامێرای پوینت تو پوینت بێ یاخود کامێراکانی سر بێ پێویستەکە ئێمە ڕەچاوی ئەو بکەین کە تووشی سەرپێچی نەبینەوە هەم بۆ سەلامەتی خۆمان هەمیش بۆ ئەوەی کە چۆن دەڵێ بتوانین خۆمان لەوە بپارێزین مەبلەغێکی زۆرمان بۆ بێتەوە لەو سەرپێچیانی کە ڕەنگە ڕۆژانە دووچارمان بێتەوە لەسەر جادۆبانەکان لەم تەوەرەیەدا ئەپلیکیشنێکمان هەیە کە بەڕاستی کامێرەکانی خاڵ بۆ خاڵ یاخود پوینت تو پوینت دەخوێنێتەوە و میوانێکمان هەیە و باس لەو تەوەرەیە دەکەین ئەویش کاک ڕێڤین عەزیزە شارەزا لە بواری تەکنەلۆجیا کاک ڕێڤین بەخێر بێ سپاس بۆ ئاوات زۆر سپاس مەمنون باشە دابزانین ئەم ئەپلیکیشنە چییە بیرۆکەکەی چۆن بوو بەڵە ئەپلیکیشنی سی سپید کامێران GPS-مان دروست کرد تەمەنی ئەپلیکیشنەکە 2 مانگە ئێمە هاتین ئەم بەرنامەیەمان دروست کرد حەزمان لێ بوو کە بەرنمەیەک بێ فکرێکی جیاواز بینە کوردستانەوانە و بەرنمەکەمان لە هەموو دنیا ئیش بکات هەرچۆن بەرنامە ئەمریکیەکان بەرنامە ئەوروپیەکان بەرنامە عەرەبیەکانی کە هەیە کە لە دەرەوە دروست دەکرێت بەڵام لە عێراقی شەیشی پێکرێ حەزمان کرد شتێکی لەم بابەتە بکەین ئاپێکمان هەبێ بۆ هەموو دنیا و کێشەیەکیش چارەسەر بکات کە هەموو خەڵکەش سوودی لێ ببینێت باش ئەتوانین بڵێ بیرۆکەکە نوێ نییە بەڵام ڕەنگە لە کوردستان نەبوو بێ بەو شێوازە ڕاستێکی بیرۆکەکە پێشتر ینی هەبووە چەند ئەپلیکیشنێکی کەتیایە بووە بەڵام ئەم ئاپانەی کە هەن بۆ کوردستان دروست نەکران یاخود با بڵێم بۆ شەرقی ئەوسە دروست نەکراون ئێمە هاتین سەیری ئەو بەرنامانەمان کرد وتمان با بزانین چی تایە کە خراپە بۆ شەرقی ئەوسە چی شتێک قەرەباڵغی کردووە چی شتێک لابەرین و چی شتێکیش زیاکەین خەڵکی ئێمە پێویستی پێێتی بەپێی بارودۆخی کوردستان جادۆبانەکان بێزەڵێت بەپێی بارودۆخەکەی کوردستان و شەرقی ئەوسات ئیتر ئێمە هاتین بەرنمەیەکمان دروست کرد هەم بۆ ئێرە بگۆنجەیە هەم بۆ شەرقی ئەوسات و خۆشبەختانە سا بەکارهێنەرێکی زۆرمان هەیە لە دەروی وڵاتیش واتە ئەوە نییە بەس بڵین بە کوردستان بێت زۆرجی خۆشحاڵیەکاتە کەسێکی تری ژەگەر بۆن لە شوێنێکی تر بێ لە دەروی وڵات بێت توانێ بەکاری بەڵێ بەتاکید باشە کەی دەستان پێکرد هەر خۆت بوو یاخۆت ئەوە چا گروپێک بوون کە دەستان کرد بە ئێمە سەرەتا بەرنمەکەیانی هەر خۆم بووم فکرەکەی کۆناگەڕێتەوە بۆ 2007 بەڵام و کاتە هەم سکیلەکانم نەبوو هەم ئەو توانە مادیەشم لە بەردەستانە بوو کە بەرنمەکە دەست پێ بکەین دوای چەند ساڵێک لە 2021 ئیتر لە دوای کە لە چەند شوێنە ئیشم کرده بوو خبرەیەکی باشم پێ کرده بوو حەزم لێ بووم بەرنامەیە تەڵتویری پێ بم ئیتر ئەوە بوو خۆم یەکەم جار دەستم پێ کرد بە زۆردە وردە خەڵکانی باشتر خەڵکانی شارەزاتر هاتە ناو تیمەکەمانە هەتاکۆی گەیشتین کە بووین بە 4 نەفەرێک دەستمان کرد بە تەڵتویری ئاپەکە خۆم سەرەتا دەستم پێ کرد و دواتر کۆفاوندەرێکم بۆ زیاد بوو و چەند دیڤلۆپەرێکەشمان هاتە لا ئیتر دەستمان کرد بە ئاپەکە و توانیمان ئەم بەرنامەیە دروستکەین زۆر باشە لە ئێستادا ئەپەکە کارایە ئەتوانرێ بەکار بهێنرێ یاخود هێشتا پێویستی بە پەرەپێدان هەیە یاخود هەندێک دەستکاری ئاپەکەمان کارایە لە ئاپستۆر و پلەیستۆرا هەیە بەکارهێن هەرەوەی بۆ iOS و هەملیست ئەندرویدیش دەبێت ئەندروید و iOS ئیشەکات لە هەموو دنیاشە ئیشەکە ناوی سی سپید کامێران GPS-ە 170,000 کامێرەی سابت و پوینت و پوینت و کامێرەی ترافیک لایتی سووریتیە ئەمە هی هەموو دنیا واتە ئەگەر بەکارهێنەکان بە سارەکەی خۆی بڕوا بۆ تورکیا بڕوا بۆ سعودیە هەموو کامێراکانی ئەو وڵاتانە شیتیایە هەر کاتێک کە بەکارهێنەکە نزیکە بێتەوانە لە کامێرایەک ڕاستەوە خۆ یاخود با بڵێم راپۆرتە چونکە ئەمە تایبەت نییە بە کامێرا چاڵی جادەی تایە لادانی کاتی تایە حادیسەی سارەی تایە و بەتەمای قەرەباڵغی جادەکانی زیاد بکەین بۆ بەرنامەکەمان هەر کاتێکە نزیکە بێتەوە لە یەکێک لەم راپۆرتانە ڕاستەوخۆ زەنگی ئاگادارکردنەوە لێ یا لە خاوی کەرەوانە با تووشی سزا نەبیت کاتە چەند تایبەتمەندی هەیە با بڵێن بەڵێ تایبەتمەندێک کامێرا چاڵ و چۆڵی جادە هەبێ
و ئەتانەوێت قەرەباڵغیشی بۆ زیاد باڵە بەتاکید خۆی تایبەتمەندی بەرنامەکەمان ئێستا شتی زۆری تایە بۆ نمونە ئەم شتانی کە باسم کرد ئەمە پێڵین راپۆرت باشە جگەڵەوە کە گەچی سیارەکەی تایە لە کاتی ڕاستیە با بڵێن خێرایی سیارەکەت مەسەلەن چەند کیلۆمەتر ڕۆی و تەنانەت تەواوی ئاماری گەشتەکەی کە ئەیکەی مەسەلەن تۆ لە سلێمانی و ئەچی بۆ هەولێر بە چەند سەعات گەیشتووی لەم ڕێگایەوە ئەڕۆی تەبان با بڵێن لە ڕێگەی سماقۆلیەوە بڕۆی ئاماری گەشتەکەت چەند جار توی ئاگادار کردوێتەوانێت لە چاڵ و چۆڵی لە کامێراکانی پۆینت و پۆینت کامێراکانی هاتوو چۆ حادیسەی سیارە بە چەند ساعت گەیشتووی بەرزترین خێرایی چەند بۆ تێکرای خێرایی چەند بووە و هەموو ئەم معلوماتانە ئەتوانی وەکو ئامارێک ئەرشیفیکەیت سبەی دووسبێ ئەگە بتێ لەگە برادێکتا شێری بکەیت مەسان بە هەمان ڕێگایە بڕوات توانی لەگەڵ یا شێری بکەیت و بڵاوی بکەیتەوانە یاخود توانین بۆ خۆتی بەجێ بێڵیتەوانێ و بۆ سبەی دووسبێ ئەگەر سێری کەیتەوانە بزانی لە چی ڕێگایەکە و باشترین بۆ تۆ سەری ئەرشیفەکە دەکەیت. باش بەکارهێنانی ئاسانە هەموو کەسێک توانێت زۆر باسانی فێری بێت. بەڵێ ئێمە بەرنامەکەمان زۆر ئاسان لە بەکارهێنانە بە زمانی کوردی ئیشەکە سێ زمانی کوردیشی تابان ئێمە بەرنامەکەمان بۆ کوردستان دروست کردو سەرەتا اینجا بۆ هەموو دنیا بە زمانی کوردی عەرەبی ئینگلیزی تورکی لەهجەی بادینیشی وا بۆ زیاکەین لەگەڵ چوار زمانیگەشی بۆ زیاکەین تەمانە چوار زمانە بە پێی پێداویستەکەیەتی کە سیرمان کرد ئێمە وەکوتم لە 130 وڵات ئێستا بەکارهێنەرمان هەیە زمانی ئەڵمانی فەڕەنسی دوو زمانیگەش بەڕێوەیە بۆی جگە لە لەهجەی بادینیش هەموو ئەمانەی بۆ بەرنامەکە زیاکەین تەمان وەکو بەخشیازی بەکارهێنانی بەرنامەکە زۆر ئاسانە بەکارهێنەر ئەچێتە ناو ئاپ ستۆریان پلەی ستۆرانە نووسە سی سپید کامێران GPS بەرنامەکە دابەزێنێت زمانەکەی هەڵەبژێرێت ڕاستە خۆی تر بەرنامەکە یەکسەریەکێتە کار خەریتەیەکە بینیت شوێنی خۆتە بینی لەسەر ماپەکە و هەموو ئەو راپۆرتانی کە لە دەوروبەرتایە هەر کاتە نزیکە بیتەوانێ ئاگادارەکاتەوە تەبان بۆ بابەتی کامێرە جوڵاوەکان ئەگەر باسیکەم یاخود بۆ حادیسەی سیارە ئێمە وەکوتم 170,000 کامێرەمان داغڵ کردووە هی هەموو دنیا بەڵێ بڕۆ بۆ سعودیە بڕۆ بۆ تورکیا بڕۆ بۆ ئەوروپا بڕۆ بۆ دووبەی ئەم کامێراکانی هەمووی تایە باش ئەم داخڵکردنە بۆ ئێوە ئاسان بوو؟ ئێمە خۆمان ڕێگایەکی تایبەتمان دۆزیەوانێ ئەم داتایانە لە بەرنمەی کەیا هەیە ئێمە هاتین ئەم داتابیسەمان کڕیوانێ سوودمان لێبینی بەڵە چوین کڕیمانەوانێ و بە تەریقەیەکی خۆمان چوین داتاکانمان شیکار کرد پوختەمان کرد دواتر بە ڕێگای سی داغڵمان کرد کۆدێکی تایبەتمان بۆ نووسیوە بابەتی کامێرە جوڵاوەکان حەزەکەم باسکەم ئێمە بابەتی کامێرە جوڵاوەکان خۆمان نەزانین یان ئەم کامێران بەردەوام لەو شوێنەیان نییە شوێنەکانیان زوو دەگۆڕێت ئێمە هاتوین لە سیا جگەلەوەی کە خۆمان ئەم ژمارە زۆرە کامێرایمان داغڵ کردو ئێمە ئێستا لەناو سیە سەر و 1000 ڤۆڵەنتیرمان هەیە کە ڕۆژانە بە شارەکان خۆبەخشە ئێمە پێڵێنە خۆبەخش بەڵام ئێمە حەقی ئەو ئەرکەی کە ئەیکەین ئێمە خەڵاتیان ئەینێن ناو بەرنامەکەمانە بۆ نمونە تۆ بە ڕێگای ئەڕۆی سەیرەکەی کامێرەیە یاخود راپۆرتێک ناو سیە دانراوە ئەمە هەلێگە بێ بۆ بەکارهێنەرەکە خاڵ کۆکاتەوانە کاتێکە تۆ راپۆرتێک دانی ڕاستەوخۆ بۆ هەموو بەکارهێنان کە لەو منتیقە جوگرافیا هەن ئەم راپۆرتە دروستە بێ هەر کاتێکیش کەسێک لێی نزیک بوانێ زەنگی ئاگادارکردنەوە لێ ئەیە بۆی تەبان هەر کاتێکە تۆ راپۆرتێ بە دروستی دابنیت یەکسەر با بڵێن خەڵک ئەتوانێت بڵێ بوونی هەیە یاخود بوونی نییە لە دوای ئەمانێت تۆ خاڵکۆکەیتوانە خاڵەکانیش ناوسیە توانین بەکاری بێتەوە ئێمە بەرنامەکەمان فریە باشە ڕێگەی داهاتی خۆمان ئەگە بڵێم لەسەر ئێمە ڕیکلام پیشانەین بەڵام بەکارهێنەر هەیە ڕقی لە ڕیکلامە تۆ ڕیکلامەکە لابەرێ ئێمە چەند ڕێگەیەکمان داناڕاستی یانەوە تا بەکارهێنەرەکە ئاکتیڤە خاڵی زۆر کۆکاتەوانێ و ڕیکلامەکەی بۆ لە هاچێ یاخودەوە تا مەسەلەن سەیری ڕیکلامێکی 30 سانیە ئەکات بۆ 30 دقە ڕیکلامی لەسەر نامێنێ یاخودەوە تا ئیشتراکی مانگانایە ساڵانە هەفتاناکە ئیشە ڕیکلام نامێنێ واتە سێ ڕێگات هەیە توانی بە خۆڕایی نەهێڵێ توانی ئاکتیڤی ئەتوانی یاخود ئیشتراکیت باشە کاتە ئێمە هاوڵاتیان هەر کەسێک ئەتوانێت بەشێک بێ لەو ئەپلیکیشنی ئێوە کە باست کرد وەکو خۆبەخشانە بتوانێت هەندێک زانیاری بە بەو سنوورە جوگرافیەتیایەتی بۆی هاوڵاتیان کەم ئەپلیکیشنیان لای سوودی لێ ببێنن زۆر باشە کاک ڕێڤین ئەم شاشانە تێناوە بۆ ئێرە ئەتێ شێوازی ئەپلیکیشنەکەمان پیشان بێ یان مەبەست لە هێنانەکەی زیاتر بەتاکید
ئەگەر ئێستا فۆکەس خێنە سەر شاشەکە ئەگەر کامێراکان بێتە سەری بۆ ئەوەی کە بۆی بەکارهێنەرانی ئەگەر ویستیان ئەم ئەپلیکیشنەدا بەزێن و سوودی طبعا بەرنامەکە کە ئەیکەیتەوە ئەمە ئایکۆنەکەیەتی پەنجەی پیا بنین با بڵێن ئەکرێتەوانە ڕاستەوە خۆ ئێمە ماپێکە بینین و شوێنی یوزەرەکە بینین تیا طبعا کۆمەڵی ئایکۆنمان هەیە ئەسا بۆ نمونە ئەم ئایکۆنی کە لێرە ئایبین ئێمەش کامێرەی سابتە چاڵی جادەمان هەیە هەر کاتێکیش کە نزیکە بیتەوانە لە کامێرایەک با بڵێن هەر راپۆرتێک بێ زەنگی ئاگادارکردنەوە لێیە طبعا هەیە حەزی لە هەمووی بە کوردی هەمووی بە کوردی بەڵام ئەگەر ئێستا دیقەتی شاشەکە بین هەموو زمانەکان کوردیە هەر کاتێکی نزیکە بیتەوە لەی ڕاستەوخۆ ئاگادارەکاتەوە و ئێمە هاتین ئەلگۆریتمێکی تایبەتیشمان دروست کردو بە کامێرەی پوینت و بەڵێ ئێمە ئەم ئەلگۆریتمە نزیکی 3-4 مانگێکمان پێویست بوو هەتاکو بە تەواوەتی تەطویرمان کرد ئێمە زانین بینی هەردوو کامێرەیەکی پوینت و پوینت کامێرەیە و کاتە پێ دەڵێ تێکڕای خێرایی ئەم جادێ بۆ نمونە بە 110 کیلۆمەتر بیبڕیت تۆ ئەگە بە 150 بیبڕیت گەشتی کامێرەی داهاتوو ئەدگرێ ئێمە هاتین چیمان کرد ئەلگۆریتمەکەمان پێرە پێەیە ئێمە حسابی لە کاتێککە داهەڵی هەر کامێرەیەکی پوینت و پوینت هەبی ڕاستەوە خۆ ئێمە لە ناو بەرنمەکەیە بازنەیەکی تایبەت پیشانین لەسەر خەریتەکە ئێستا ئەگەر ئێمە چوینە ناو پوینت و پوینتێکەوانەگە سێریکەین بازنەیەک دروست بوو نووسراوەتێک ڕای خێرایی سەلامەتە بە ڕەنگی سەوز هەر کاتێک کە تۆ لەو بینەیە خێراتر بڕۆی ئەم بازنەیە ڕەنگی ئەبێ بە سوور پێشەوەی بگیتە پوینت و پوینتی داهاتوو واتە تۆ لەم بینی جادەیە تێکڕای خێرایەکەت زیاتر بووە و ئێمە حساباتی کاتیشت بۆکەین لە پشتەوانێ ئەگەر خێراتر گەیشتی ئەوێ بە ڕەنگی سوور واتە خاوی کەرەوانێ هەتا کۆم تێکڕای خێرایە نزمە بێتەوانێ باشە و دەبێتەوە بە ڕەنگی سەوس ئەمانە زۆر باشە ینی بۆی کە بەکارهێنەرێ یەکەم جاری بێ ئەتوانێت سوود لەم زانیاریێنی بەڕێستان وەربگرێ و ڕەنگەکانیش هەڵبژارنی زۆر زۆر گرنگە هەر بەنمونە سوور ئاگادارکردنەوەیەکی تر بۆ هەمومان بەس یەکشت هەیە لێرە حەزەکەم باسیکەم زۆربەی کات هاوڵاتیان مەبەستێک هەیە لە بەکارهێنانی ئەمە ئەپلیکیشنە زیاتر بۆی کە سەرپێچیان بۆنێتەوە بەڵام لەلایەکی ترەوە ڕەنگە هەم بۆ سەلامەتی خۆشمان گرنگ بێ حەزەکەم سوودەکەی بۆ ئێمە بخێتە ڕوو یاخود بۆ هاوڵات بەڵە ئێمە طبعا من خۆم یەکێک لە ئەو فیچەران خستمەنەوە بەرنامەکەوانە بابەتی چاڵی جادەکانە باشە من چەند جارێ ڕۆشتم بۆ سماخۆڵی لە ئەو چاڵ و چۆلانی کە تیا بوو زیانی بەرزارەکەم گەیان بەڕاستەکەی فقرارەمەوتم لەناو بەرنامەی سیە ئێمە هەر ئەم نەوە راپۆرتانەماندانا با راپۆرتی چاڵی جادەکان دابنم ئێستا هەر کاتێکە بڕۆم بۆ ئەو سماخۆڵیەوە یاخود بڕۆم بۆ هۆلەریان بڕۆم بۆ هەر شوێنێکە ئەم چاڵی جادانەی تیاگە یا شوێنە بە خۆمان راپۆرتیەکەین یاخود خەڵکە راپۆرتی کردووە ڕاستەوە کە پێیەگەی ئاگادارە کاتەوانێ مەوکو سوودێک سوودی مادی یاخود با بڵێم زیانە بەرنەکەیان تووشی حادیسەیەک نەبیت ئێمە ماماندانەوە جگەلەوە ئێمە پلانمان زۆر ئێمە بەرنمەکە لێرە کۆتایی پێ نایانین ئێمە بەرنمەکەمان زۆر ماوەشی لەسەر بەتەشید ئێمە بەرنمەکەمان لەم سەرەتایە ئێمە زیاتر پەری پێین وەکوتم ئێمە وستومانە بەرنمەیەکی جیاواز دروستکەین نەک بەرنامێ بڵاویکەینەوە خەڵکێک بێتە ناوی و ئیتر دوای بەجێ بێڵین نا ئێمە بەرنمەکەمان ئەمانەوێ منافسی گوگڵ ماپ بکات ئەمانەوێ منافسەی وەیز کات ئەمانە بەرنمەیەکن کە قیمەتیان بلیۆن دۆلارە لە دەرەوە دروستکراون خەڵکیانێکی زۆر بەکارێن بەڵام کێشە مەشاکلیان زۆرە ئێمەمانێ بەرنامی سی ئێمە پێڵین سی سپید کامێران GPS دێسا بەڵام پلانمان ئەوەی بکەین بە سی ناڤیگەیشن بەرنمەیەکی تەواو کە بتوانین سێرچکەی بۆ شوێنەکان بۆ شوێنە گەشتیاریەکان بۆ هەر پوینتێک لەسەر خەیتەکە هەبێ سەرچی بۆ بکەیت و ڕاستەوخۆ ڕێگاکەت پیشان بە بەڵام ئێمە ئەلگۆریتمێکی تایبەتیشمان هەیە بۆم شتە لە تەتویرە ئێستا کە لە ڕێگایەک با بڵین باشتر لە گوگڵ ماپ حساباتی واکەین کام ڕێگایە بۆ تۆ باشترینە کام ڕێگایە خێراترینە لەو ڕێوانە مەسان چۆن ئەڕێ بۆ ئەم شوێنەوە بە ئینتەرفەیسێکی زۆر زۆر سادە کە بە زمانی کوردی بێت جگەرەیانی لە زمانەکانی کە گەدایانین یارمەتی بەکارهێنەرەکان بات کە
بە ئاسانترین شێوە بگەنەوە شوێنە و کەمترین با بڵێن بانزین یاخود کەمترین راپۆرت لە ڕێگاکەشیانە هەبێت. کاتە دەتوانین بڵین ئەتانەوە وا بکەن کە بەکارهێنەر نەک تەنها سوودێ چەندین سوودی لێ ببینێ بتوانێت بۆ چەندین شت بەکاری بهێنێ. بەڵام بابەتێک هەیە بەڕاستی جادۆبانەکانی کوردستان ینی لەو ناشارمەوە پڕە لە چاڵ و تۆڵی و کامێرای تیژڕەویوانە بە جۆرێک هاوڵاتی بێزار بووە. ئەمە کاریەوەی قورس نەگەریان ئەوە تا زیاتر بۆتە ئەوەی کە ئێوە ئەها چۆنەڵی پەرەی زیاتر بە ئەپلیکیشن. طبعاً ئێمە هەموو ئەم شتانی کە باست کرد ئێمە بە هەلێک دایانین بۆ خۆمان کە بتوانین ئەگەر جادەکان لە کاتی خۆیان چانەکرێت ئێمە فیچەرێکی بۆ دروستەکەین. بۆ ئێمە ئەم شتانە قورسایی نییە، ئێمە بە هەلەی بینین. هەر کاتێک کێشەیەک دروستە بێ، هەر کاتێک شتێک زیاد ئەکرێ، هەر کاتێک کەم کوڕیەکە بێ لە جادەکانە ئێمە ئەم هەلە بەکارهێنین، فیچەرێکی تایبەتی بۆ دروستەکەین لە ناو سیادانین و بۆی خەڵکەکە یارمەتی خەڵکەکە بین، واتە بێزاری خەڵکەکەم ترکێنەوەوانە. ئێمە بەسی ئەڵێن سی دۆستی لێخوڕین دۆستی شۆفێرەکانە. ئەم بەرنامەیەمان پێڵێن سوودی هەیە بۆ خەڵکەکە، سوودی هەیە بۆ حکوومەتەکە، سوودی هەیە بۆ ئێمەی کەسیمان دروست کردو، سوودی هەیە بۆ هەموو بەکارهێنەرەکانی. لەبەرەوەی سی ئێمە ئەمانەوێت با بڵێن حادیسەی جادەکانی پێکەم بکەینەوەوانە، ئێمە ئەمانەوێت یارمەتی خەڵکەکەی پێبین، ئێمە ئەمانەوێت یعنی هەر کاتێک کە تۆ نزیکە بیتوانێ کەمترین غەرامە کەمترین زیان بەر سیارەکەت بکەوێت. ئێمە بەرنامەکەمانەمە بیکەین بە بەرنمەیەکی ناڤگەیشتنیش جگەلەوەی کە سوود بە شۆفێرام گەنێن و ڕێگایەکیش بین با بڵێن پیشانی خەڵکەکەی بین، پیشانی گەنجی بین کە ئەتوانن ئێوەش بەرنمەیەک دروستکەن جگەلەوەی کە تەنها لە لۆکاڵی کوردستانی ئیشکات لە هەموو دنیا ئیشکات و جگەلەوەی کە داهاتەکەی بڵێ تەنها چاوەڕێی خەڵکی کوردستان بیت، تەنها چاوەڕێی حکوومەت بیت، مەسەلەن پارە لە ناو خۆیان سەرف بکەیت، تۆ بتوانی پارەی دەرەوەی وڵاتیش بێنیتەوە ناو وڵات و با بڵێن ئەم جۆرە بەو بەرهێنانە نەبکەی لە کوردستانە. زۆر باشە. لە ئێستادا چەند بەکارهێنەرتان هەیەن ئەوانی کە ئەپلیکیشنەکەیان دابەزاندووە و فیدباکیان چۆن بۆ بگشتی ئەو کەسانی کە تا ئێستا بەکاریان هێناوە؟ ینی دڵیام ڕەنگە زۆر کەس ئەها کۆمنتی خۆیان لەسەر بابەتەکەبنیە لەسەر ئەو بەکارهێنانە. بەتاکید ئێمە خۆشبەختانە ینی لە ئەو دوو مانگەیە کە بەرنامەکەمان بڵاو کردوێتەوەوانە بەکارهێنەرێکی زۆرمان هەیە. ئێستا گەیشتینەتە سەر و 180,000 بەکارهێنەر لە سەرانسەری دنیاە تەنها لە خلای دوو مانگە. زۆربەی ئەو کۆمنتانی کە بۆ مانێتەوە فیدباکانی کە بۆ مانێتەوانێ هەمویان دەستخۆشیەکەن، هەمویان پێیان باشە، هەمویان سپاسمانەکەن کە چەندین جار لە کامێراکانی تیژڕۆیی ئەم بەرنامەی ئەوانی پاراستووە تووشی غەرامە نەبوون، هەمووی مەسەلەن پێشنیارەکە ئەڵێم شتەی بۆ زیاکان واتە خەڵکە زۆر متەفاعیل و گەشتبینە لەگەڵمانە. منیش ئینشەڵا هەر لە خزمەتی خەڵکە بین و فیچەری تایبەتیان تەقدیمەکەین. باشە. کاتێک گەنجان لە کوردستان بەڕاستی ئەوێ داهێنانێ بکەن چوزانم کارێک بکەن زۆر ڕێگریان لە بەردەمایە، هەر لەوانە لایەنی مادی ڕەنگە لە ئەپلیکیشنێکی وایە پێویستیان بە هاوکاری لایەنەکانی حکوومەت و دام دەستگاکان هەبێ. بۆ ئێوە چی ڕێگریەک هەبووە و پێتان باشە چۆن هاوکاریتان بکرێت بۆی زیاتر پەرە بن بەم ئەپلیکیشنە و بەکارهێنەرانی شتوان زیاتر سوودی لێ ببین؟ چکە دڵیام زۆر پێویمان بوو. بەتاکید ئێمە ئەم ئەپلیکیشنە کە دەستمان پێکرد ئەکرێ بڵم نزیکی سەر و ساڵێک با بڵێن کە خۆم بەتەنیا دەستم پێکرد. هەموو کێشانەی کە باست کرد هەمان بوو، کێشەی مادیمان هەبوو، کێشەی شوێنمان هەبوو، کێشەی هەر لە بەسیترین شتەوانێت تاکو گەورەترین شت کێشەمان هەبووە. بۆ نمونە ئێمە کوردستان یاخود باڵم عێراق کێشەی زۆری هەیە لەگەڵ ئەپلۆدکردنی بەرنامەیە، لەگەڵ ئێمە سیستەمی اشتراکەمان داماناوە سیستەمێکی عالەمیە، زۆر کێشەمان هەبووە لەگەڵیا. هەروەکو دەست پێکردنیش ئێمە ڕاستی هیچ چینێکی سوپۆرتێکی مادیمان نەبوو. ئەوە بوو چەند گەنجێک بووین، ڕوویەکمان هەبوو، حەزمان کرد دەست پێکەین، وتمان چیتر بەسە بە شتێک دروستکەین بۆ خۆمان و پیشانی خەڵکەشی بین کە ئێمە توانین. ئیتر خۆشبەختانە ئێمە وردە وردە بەرەو سەرەوە ڕۆیشتین، کەم کەم مەسەلەن هەر لە خۆمان با بڵێن مادیەن سوپۆرتی پرۆژەکەمانە کرد، ئێستاش هەروایە. بەس خۆشبەختانە ئێمە عەرز و شتی با بڵێن کڕینەوەی سەهم و شتت هاتووە بۆ شەریکەکە یاخود بۆ بەرنامەکە. ئێستا حالێنە بەتەئکید دەبێتە هاوکاریەک و بەردەوام زیاتر تەطویری پێبین. ئەمە شتایە کە من بە گەنجەکانی ئەڵم قەت ڕامەوەستم بڵێن لەسەر مەسەلەیەکی مادی وایە شتێکی قورسە، بەس مهمترین شتەوەی کە دەست پێکەی
مادیاتەکە دواییەت باشە ئێمە کە دەستمان پێکرد ئێمە هیچ شتێکی ئاسانیش نەبووە بەدڵنیایە و بەڵام کە کاتێک یەک باسیەکەی لە بەرنامەیەکەوە بەڕاستی جێی دڵخۆشی بەتەشید زۆر بەڵێ زۆر قورس بوو لەسەر ئێمە بەڵام ئێمە دەستمان پێکرد ئارزمان بۆیەت ئێستا واتە و کاتێک کە دەستمان پێکرد چەند جارێ بیرمان لەوە کردەوە واز بێنین و وەحسنێنین بمێنینەوەیان یان نەمێنینەوەە بەڕاستی کە شتەکەمان کە شتێکی ترسناک بوو چکە کاتی خۆمان بە کاملی تەرخانکە بۆم پرۆژەیە ئەم پرۆژێش ئەو سەری دیار نەبوو یان یەکرا ئێمە هەموو ئەم کاتی کە کردومانە بە فیرۆچوو بێ بەڵام باوەڕمان بە وەزاکە بوو باوەڕمان بەرنامەکە باوەڕمان بتوانێت خۆمان بوو ئێمە هەنێکمان کە من خۆم یەکەم لەوانە کە دەستم پێکرد ڕاستی قەت لە خۆم ڕانەبینی بتوان بە خیلالی 9 مانگە 8 مانگە بتوان بەرنمەیەکی ئاوا دروستکەم کە لە هەموو دنیای ئێستا دەرچووی کۆلێژەکان و زانکۆکانمان زۆر هەیە لە بواری ئایتی و کۆمپیوتەرەوە ڕاستێتوان لە بوارەکەی خۆمانە هەرێکمان لەلایەکەوە خزمەت بکەین ئەمەش پامێکی جوانە من ئەوەی هەوڵمە لە ئەپلیکیشنەکە بەتەواتی پرسیار بکەم بەڵام ئەگەر شتێک ما بێ ئێمە باسمان نەکرد بێ یاخۆت پامێکت ما بێ لە کۆتاییە باسی لێ بکەیت زۆر سپاس وەڵا ئەوەی کە من لە ئەپلیکیشنەکەی باسی بکەم ئەمە ئاپەکەمان سیسپید کامێران GPS خەڵکە ئەتوان لای بەزەرە بەرنمەکەمان خۆڕایە بە هەر چوار زمان کوردی عەرەبی ئینگلیزی تورکی هەیە و لەهجەیەکەی بۆ هاتووە وەکو فیچەرمان زۆرە حەزەکەم خەڵکە خۆی بە دوای بگەڕێت و بیدۆزێتەوەوانە سوودێکی زۆری هەیە بۆ بەکارهێنەران ئیتر بەرنمەکەمان حالێنەوە بەردەوام خەریکی تەطویرین بەم زوانە ئەپدەیتێکی گەورە ئەنێنینەوەوانە ناوگەیشتنی بۆ زیاکەین ئەپل کارپلی و ئەندروید ئۆتۆی بۆ دانین کۆمەڵە فیچەریکە بەس ئەوەیە کە بە خەڵکێڵم بەرنمەکەمان لە سەرەتایە واتە کێشە و مەشاکلمان هەر هەیە کاتە ئاسایە گەر بەکارهێنەرێک بەکاری هێنا کەم کورتی هەرەبێ بەڵام کاری تێدا دەکرێت ئەوەش هەر ئاساییە بەتەشید ئێمە بەردەوام کاری تیاکەین هیچ بەرنمەیەک لە سەرەتایە پێرفێکت نییە هەموو بەرنمەیە کێشە و مەشاکلی هەیە ئێمە بە خەڵکی خۆمان ئەڵێن کێشە و مەشاکلێکتان بینی راپۆرتی کەن بۆمان ئێمە شلای خۆمانەوانە بەپێی توانە خەڵاتیانەکەین و پۆینتی سیانەینە توانن سوودمەند من لە وەزاکار کاتێکشکە بەڕێگا ڕۆشتن مەسان راپۆرتی شتێکیان بینی مە هەلێکە بۆ ئەمان کە ئەم راپۆرتە دابنن زۆر سپاس بۆ بەڕێز ڕێفین عەزیز شارەزا لە بواری تەکنۆلۆژیا کە لە تۆریەکەمداڕمانە بوو بەڵێ ئەزیزان ئەوەی بینیسان سەبارەت بە ئەپلیکیشنێک بوو لە بەڕاستی هەمومان نەتوانین بەکاری بێنین و سوودی لێ ببینین ئومێدەکەین کە سوودتان لە زانێرەکان بینی بێ